سڵاوتان لێبێ بەڕێزانم کاتتان باش لە نوێترین بڕیاردا حکومەت ئەوەی خستۆتە ڕووکە هەر هاوبەشێکی کارەبا لە ماوەی 50 ڕۆژدا پارەی کارەباکەی نەدا ڕاستەوخۆ کارەباکەی لێ دەکوژێنەوە لە پرۆژەی ڕووناکی تەپان. ئەم بابەتە ینی نیگەرانی زۆری دروست کردووە کە خەڵک زۆر جار ئێستا بەتایبەتی لەم کاتی ئێستا کە موچە دواکەوێت ینی لە 50 ڕۆژ لە 40 ڕۆژان موچە نادات، ینی حکومەت قەرزێکی زۆری موچەی فەرمانبەرانی لایە لەولا شۆ موچە نادا لە لایەکتری شۆ فشار لە هاوبەشانی کارەبا دەکاگەر کارەبا پارەکەی لە ماوەی 50 ڕۆژدا تەسویە نەکرێت ڕاستەخۆ کارەباکەی دەبڕدرێت. اینجا مەترسیەکی تری شادو دەپێشەوە دەڵێن ئەوانەی پێش پرۆژەی ڕووناکیش کە پارەیان لایە، ینی خەڵکێکی زۆر پارەیەکی زۆریان لایە هەیە بە ملیۆن دینار لایەتی هەیە 2 ملیۆنی لایە هەیە 500,000 لایە دەوترێ هەنگاوی دوای ئەوەیەکە ئەوانەی ئەو پارانیان لایە و تا ئێستا تەسویان نەکردووە ئەوانش ڕەنگە بگرێتەوە و کارەبای ئەوانش بڕێت تاوەکو قەرزانە سافەکەن. ینی حکومەت ئێستا ینی خاوڵاتی کەوتۆتە ژێر دەستەوە بە ئارەزوی خۆی دەوچەوسێنێتەوە ئەوە کوجاران نەماوە کە خەڵک پارە نەدات و کارەباکەی نەبڕێستا ڕاستەخۆکە کارەباکەی بڕێ ئۆتۆماتیکی هەتاوەکو پارەکەی نەدا کارەباکەی بۆ ناگەڕێنرێتەوە. جا مامۆستا عومەر پێشتر ینی سکاڵای تۆمارکرد لەسەرم بابەتەوەتی پرۆژەکە پرۆژەیەکی خراپە، حکومەت دەیەوێت بازرگانی بکە بەسەر خەڵکەوە، دەیەوێت ئەمە ڕوتانەوەی خەڵکە پارە لە گیرفانی خەڵک دەرکە. هاواری زۆر کرد و زۆر ینی هاواری کرد کە ڕای گشتی بۆ بجوڵێندرێ شەقام بێتە سەرخەت ئەم بابەتە پەسەند نەکرێ دوایی کاردانەوەی خراپی لێ دەکەوێتەوە. حکومەت ئەمە بەستە تەنها بۆ بازرگانیکردن بەکاری دێنێ، بەڵام گوێی بۆ نەگیرا. ئێستا دەچمە لای خۆی دووبارەوەی لێ پرسمەوە مامۆستا سڵاو لێبێ. سەلامەتی زۆر سپاس دەکەم مامۆستا. ئێستا حکومەتەوە ینی خەڵکی کەوتۆتە ژێر دەست کارەباکە پارە نەدەی ئۆتۆماتیکی دەبڕێت. اینجا منەتی ئەوەش بەسەر خەڵکەکەن کە ئەڵێ خەڵک لە 80 هاوبەشان پارێکی زۆر کەمتر لە پرۆژە ڕووناکیان بۆ دێتەوە، بۆچی پارەکە نادەن؟ دەبێت پارەکە بدەن و پارەکانیان تەسفیە بکەن بۆ لەسەر قەرزەکانی خۆی سوورەوەری بگرێ، بەڵام قەرزەکانی فەرمانبەر ئەیمالیەکە. دەست خۆش بێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. کاگڕامیار ئەوەی لە ئەخیرەوە باست کردەمەیە بابەتەکە حکوومەتێک خۆی 30 تریلیۆن زیاتر لە 30 تریلیۆن دینار قەرزاری خەڵکی کوردستان بێ چۆن ڕوویەت بەچی یاسایەک دەسەبا بۆ کارەبای هاوڵاتیەک بیبڕێ لە کاتێکە هاوڵاتیەکە تەنها پارەکەی دوا خستووە نەیوتوە نایدەم تەنها پارەکەی دوا بخا بۆ ماوەیەکی دیاریکراو یا قەرزار بێ بۆ هۆیەوەی ناتوانێت بۆ هۆیەوەی موچە دواکەوێ. بەڕاستی دەستبردن بۆ بڕینی کارەبای هاوڵاتیان هیچ پاساوێکی نییە، هیچ یاسایەک ڕێگەی پێنادا. بەپێی دەستور حکومەت ئەرکێتی خزمەت گوزاری بنەڕەتی ژیان وەکو ئاو و کارەبا و قوتابخانە و نەخۆشخانە بە نرخی ڕەمزی حکومی بۆ هاوڵاتیان دابینکە. حکمەتەکە لە چیایە؟ حکمەتەکە لەوان نییە ئەوانەی پارەیان هەیە پارە دەنیانە. حکمەتە لەوایە خەڵکی فەقیر و هەژار هاوڵاتیەکی کرێکار کاسبکار کەسێک پاڵ بە عەرەبانەیە وکەنێ کەسێک دووسێ مناڵی کەمەندامی هەیە هەژارەکان ئەوانەی بێسەرپەرشتن ئەوانەی کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە ئەوەی موچەیەکێ و موچەکە 300,000 و ناشی درێتێ ئەمانە چۆن پارەی ئەو کارەبایە بدەن؟ ئەمان هاتوون 2 جار زوڵمیان لە خەڵک کردووە. جاری یەکەم ئەوەیە نرخی کارەباکەیان هێندە بەرز کردوێتەوە کە بۆتە کارەبای بازرگانی. ئیتر کارەبایەک نەماوەتەوە ناوی کارەبای حکومی و نیشتیمانی بێ. کارەبایەک لە غازی خۆمان بەرهەم بهێنرێت چۆن ئەبێ بە بازرگانی پێمان بفرۆشێتەوە؟ بێجگەلەوەی کارەباکەیان کردووە بازرگانی هاتوون مەرجی کەشیان سەپانوە. طبعاً بەداخەوە کاگڕامێر وەک جەناب دواست کرد ئێمە لە کاتی خۆی هاوارمان کرد وتمان ئەمە ئیتر خەڵک کارەبای حکومی نیشتیمانی نامێنێ کە بۆ پێویستیەکانی ژیانی بەکاری بێنێ. ئەمە پرۆسەیەکە ئەو سەرەکەی ئەوەیە کە تۆ کەویتە دەست بازرگانێکی ستەمکار کە حساب نەبوو یاسا ئەکانە بۆ عەدالەتەکە نەبوو نەبوونەکە نەبوو ئەوەی موچەت هەیە یان نابێکاری یان هیچ یەکێک لەمان ناکە. هەر ئەو کاتە باسمان کرد وتمان یەکێک لە مەرجەکان یاخود یەکێک لەو شتانی کە ئەیانەوە بیسەپێنن ئەوەیە کە تۆ ئەگەر کارەباکەت نەدا کە لەسەریشان زیاد کردووی کارەباکەت ببڕن. ئەو سابەرپرسانی دەسەڵات وەڵامیان داینەوە ناشتیوانیە و کارەبای کەس نابڕێ و ئەوانە فەرموو ئەوە ئێستا بێجگەلەوەی گرانیان کرد و کردیانە بازرگانی ئێستا کارەبای هاوڵاتیانی ژەبڕن. طبعاً ئەمە بەڕاستی ئیتر لەوە دەرچوە تۆ بڵێ حکومەتت هەیە دەسەڵاتێکت هەیە کە هیچ حساب بۆ یاسا ناکە. ئێمە لە کاتی خۆی زۆرمان هاوار کرد ئەمان ویست یعنی خەڵک تێبگەێنین خەڵکی ژمارەیەکی زۆر بێتە لامان. بەداخەوە حکومەت هات خەڵکی چاواشە کرد وتی تۆ کارەبا دوو کارەبا دەی حکومیش و مۆلیدەشە دەی ئێستا تۆ ئەوەندە کارەبای مۆلیدە دەیت و ئەوەندە کارەبای حکومیە دەی ئێستا من بە هەردووکیانەوە کەمتر لێسەنم. لە ڕاستیە ئەمە چاواشەکردنی خەڵک بوو. یەک کارەباکە
کارەباکان لەسەر هاوڵاتیان گران کرد نابێ حکومەت خۆی بەراورد بە مۆلیدە بکە. دووەم هاتن ئەم نرخە گرانەیان لەسەر هاوڵاتیان سەپاند لە کام کارەبا ئەو کارەبای لە غازی خۆمان بەرەمێن. باشە من غازێک لە سەمچەماڵ بەرەمێنرێت ئەگەر بە کارەبا سوودی لێوەرنەگرم کەواتەم غازم بۆ چی شەر بەگرانێن بە خەڵک غازەکەش تۆ لە ماڵانە بتڵێگە کڕی بە 8,500 و 9,000 باشە کارەباکەش بۆ جۆرە پێتە فرۆشتن کەواتەم غازی خەڵکی کوردستان چی لێیەکەن کە ئەسڵم بۆ دەرەهێنرێ ئللا بێ کۆمپانیایەکی بیانی و هێندە وردە کۆمپانیا و خۆیان پارتی و یەکێتی لە تایە قازانجکەن و ئیتر تەواو ئەمە زوڵمەکەیە. لە یاسایە چەند شتێک هەن یەک لەوانە ئاوە کارەبایە قوتابخانەی نەخۆشخانەیە ئەمە ئەبێ بۆ هەموو کەسێک بێ بۆی بۆ هەموو کەسێک بێ ئەبێ بە نرخی حکومی گونجاو بێ. ئەمە لە کاتێکە حکوومەتەکە ئەرکەکانی بەرامبەر هاوڵاتیان جێبەجێ بکە نەوەکو تەنانەت قەرزاریشی بێ باشە تۆ حکوومەت تۆ خۆت قەرزاری دەسەڵات تۆ خۆت قەرزاری خەڵکی هاوڵاتیانی تۆ خۆت هیچ لە قەرزی هاوڵاتیان تێ ناگەێنی. ئێستا ئەگەر هاوڵاتیەک 30,000 بۆ ماوەی مانگێک دوا بقا یا 50 ڕۆژ دوا بقا یەکسەر کارەباکەی لەسەر کوژێنیشەوە پاشان کارەبا کوژانەوە یعنی چی؟ بەڕاستی ڕامیامە پرسیارم کرد لە وڵاتانی ئەوروپیش بۆ نمونە لە چلەی زستانە کە خەڵک پێویستی بە کارەبایە کە کارەبا لە دەستی کۆمپانیاکانایە کۆمپانیاکان بۆیان نییە کارەبای هاوڵاتی بکوژێننەوە چ جایەوەی حکوومەت لێرە ئەگەر لە 100 دەستی کۆمپانیا بووە ئەبوو حکوومەت ڕێگە نەدا دەستی بگرێ بڵێت تۆ چۆنم زوڵمە لە هاوڵاتیەکەی. ئێستا ئەمان خۆیان ناو حکوومەت وەزارەتی کارەبا لە چوارچێوەی على ئەساس یاسا و ڕێنماییە هاتوون کارەبا لەسەر هاوڵاتیانە کوژێنەوە ئەمە زوڵمە ئەمەستەمە. باشە با یەکێک لەوانەی لە دەسەڵاتن وەزیری کارەبا ئەوەی بەرپرسیارە لەم حکوومەتە بێت پێمان بڵێ تۆ خێزان هەیە لەم شاری سلێمانیا 5 منداڵی شەلل دەماغی هەیە لە 2013ەوە چاوەڕێە 150,000 بۆ ببڕیتەوە 150,000 بۆت نەکردووە تۆ ئاوا ئەرکەکان بەرامبەر باوڵاتی جەبەجێەکەی ئێستای دەڵی کاکە وەڵی ئەگەر کارەباکەت نەبڕی کە پارەی کارەباکە نەدەی 50,000 و لە ماوەی 50 ڕۆژە کارەباکەت لەسرە بڕم ئەمە زوڵمە باشە و خەڵکە بۆ کێ ڕابکە یخۆ کارەبا لە کەرتی تایبەتیش نییە تا بچێ خۆی بە جیابی کڕێ کارەبا سەرچاوەکەی حکوومەتە یعنی وەک وای بڵێ ئاوی خواردنەوە بەدەست منە گرانیش یەکەم هێندە گرانی یەکەم کە ئەوەی پارەی پێنیە نەتوانێت بیکڕێ ئێوە خەڵکە لە تینواخین کێ کارەبا شەروایە کارەبا پێداویستی بنەڕەتیشیان ئێستا مامۆستا بە تەماشن یعنی ئەوانەی قەرزی پێش ڕووناکیشیان لای ئەوانش دەستی بۆ بنوەریگرنەوە ئەوانش پارە نێن ئەوانش ببڕن ینی هەنگاوی دوای ئەوە دەوترێ ئەوەیە خۆی بەداخەوە ئەم دەسەڵاتە زۆر چەواشەکارانە بە تایبەت دەستی بۆ کارەبا برد هات ئیستیغلالی بارودۆخی ژیانی خەڵکی کرد کە چەند ساڵە کارەبای نییە و کارەبای مۆلیدە و حکومەت طبعاً بۆ زانیاری دێسە خەڵک کارەبای مۆلیدەشەدا لە هەولێرەوە 3 دانە مانگە خەڵک مۆلیدەشەدا و حکومیشەدا ڕازگۆژ نەبوون لەگەڵ خەڵک وتیانتر خەڵک یەک کارەبادا ئەگەر کارەبا حکومەکەت بڕا ناچار بووین کارەبای مۆلیدەمان بۆ هەڵکردی خۆمان ئەچین پارەی مۆلیدەکەت بۆ ئەدەین ئەوەشیان وانە کرد لە هیچ شتێکە ڕازگۆ نەبوون لەگەڵ خەڵکی کوردستان یعنی ئیستیغلالی ئەم هەستەیان کرد فێریش بوون سلێمانی ماسێسا هەر ڕۆژە مەجموعە گەڕەکە بڕن مەسەلەن ئەگەر ئەمڕۆ ڕاپەڕین ببڕن سبەی ڕاپەڕین نابڕن مەجموعەی کازیوە ئەبڕن ینی و تێ کارەباکە شەر ئەفرۆشن و ینی جۆرێک لە جۆرەکان ئەمەش بابەتێکی تریانی کاک ڕامیار ئێستا هەرێمی کوردستان لە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان زیاتر کارەبا بەرەمێنێ غازەکە زیاد بووە بە ئاستێک نزیکەی 700 ملیۆن پێ سێجا غاز بەرەمێنرێ کە زۆر زیاترە لە پێداویستی کارەبای کوردستان وێزگەکانی بەرەمێنانی کارەبا توانایان 2 هێندەی کارەبای پێداویستی خەڵکی کوردستانە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو بە بەردەوامی نزیکەی 1000 مێگاوات کارەبا بە باشوور و ناوەڕاستی عێراق ئەفرۆشن تۆ معقولە کارەباکەت زۆر بێ غازەکەت زۆر بێ بەشی پێداویستی ناوخۆ بکە کەچی بیت کارەبا بفرۆشی و کارەبا لەسەر هاوڵاتیان زیادکەی هەر ئەسڵەن ڕوانینەکەیان ئەمە بوو کە کارەبا لە خزمەتگوزاریەکی حکومی نیشتیمانیەوە بۆ هەموو هاوڵاتیەک بگۆڕن بۆ کارەبایەکی بازرگانی و سەرچاوەکی داهات بۆ خۆیان ئەو داهاتەی کە ناچێتە خەزێنەی گشتی و خەڵکی کوردستان کاتێچێتە سەر بواری پرۆژەکان و خزمەتگوزاری نەخۆشخانە تێگالەوەی ئەم داهاتە چی لێ ئێستاوی کارەبای ببڕێ بەهۆی ئەم ستەمەوە ئەتوانێت بچێ سکاڵە تۆمارکە و سکاڵاکە تۆمارکە ئەیباتەوە لە بە دڵنیاییەوە بە پێی دادگا بە پێی یاسا حکوومەت بۆی نییە ناتوانێت دەسەڵاتی ئەوەی نییە بچێت ئاو
طبعا ئەمسیانە کاتی خۆی ئەمسیانە وتراوە ئاو کارەبا و تەلەفۆن بۆ تەلەفۆن چونکە نۆرمەڵ بووە جاران تەلەفۆن ێستا لە جێگەی مۆبایل و ئینتەرنێتە بۆی نییە ئەمانە لە خەڵک ببڕێ هەر کەسێک کارەباکەی بڕا هیوادارم خەڵک ئەوانەی کە کارەباکان ئەبڕێ ئەم ڕێگەیە بگرنە بەر بە دڵنیاییەوە دادگا مولزەمیانەکە بەوەی کە دایرەی کارەباکان بۆ هەڵکاتەوە. زۆر سپاس. دەستخۆش بێخۆ. بەڵێ بەڕێزان ئەوەی کە گوێتان لێبوو ئەو ستەمە بوو کە ئێستا حکومەت دەستی داوەتەوە دژی هاوڵاتیان پەیڕەویەکە وەکو مامۆسا باسی کرد ئەمە تەڵەیەک بوو سەرەتا تا خەڵک بچێتە نێو پرۆژەکەەوە ئیتر بەرەبەرە ئێستا وەکو دەڵێن بۆیانە چێتە سەر و هەر بڕیارێک بیانێ بەسەر خەڵکا دەیسەپێن بۆیە وەکو مامۆسا عومەر باسی کرد ئێستا هەر هاوڵاتیە کارەباکەی دەبڕێ پێویستە بچێ سکاڵای یاسایی دژی ئەم ستەمە تۆمار بکات بۆی ینی ئەو مافی کە بۆی هەیە بۆی بگەڕێنرێتەوە وەکو باسی کرد بەپێی یاسا حکومەت بۆی نییە بە هیچ جۆرێک دەست بەرێ بۆ خزمەتگوزاریەکان و لە بەرامبەر ئەوەیە کە خەڵک چەند ڕۆژێک پارەکەی دواکەوتۆ کارەباکەی ببڕێ پێویستە سکاڵای یاسایی دژی حکومەت و لایەنی پەیوەندیدار تۆمار بکرێت.